پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT داما پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان، هیوادارم زۆر باش بن. جەژنی قوربان لە سەرجەم موسڵمانان لە هەر شوێنێکن لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێ. بۆ ئەم جەژنە شاتینەوە خزمەتتان پرۆگرامێکی زۆر تایبەت. میوانەکان دانە بەدانە دەناسەیەن جەژنە پیرۆزەی خۆیان بکەن و لە هەمان کاتدا پرۆگرامێکی زۆر تایبەت کەیفخۆشی و گۆرانی تایبەت و قسە و بڕگەی جیاوازتان پێشکەش دەکەین بە هیوام ئەم جێژنە جەژنی خێر و خۆشی و خێر و بەرەکەت بێ بۆ هەموو میلەتی کورد ئینشاءالله. کاروان بەخێر بێ. باشی ئەحواڵەت زۆر سپاس. کاروان شارەوانی لە پرۆگرامی خۆم و خۆت بەڵێنی ئەوەی پێداوین پرۆگرامێکی زۆر تایبەت گۆرانی زۆر خۆشی بۆ ئامادەکردن و جەژن پیرۆز بێ. بە چاوان جەژنی ئەوش پیرۆز بێ کاک سۆرانگیان لە هەر شوای پارچەی کوردستان لەوەی کە کوردە و بە کوردی قسەکە ئینشەڵا هەمیشە وتومەوە ئەم میلەتی کوردە هەمیشە بە ئاواتەکانی خۆی بگا و خاک و وڵاتێکی ئاوەدان و خۆشەویستی بێ هەمیشە و ڕێز و حورمەتمێ بۆ هەموو لایەکتان و ئینشەڵا بەرنامێکی تایبەتکەین لەبەر لەگەڵ ئەم میوانە خۆشەویستان ئینشاءالله بە هاوکاریەتی. زۆر سپاس. گۆرانی تایبەتت بۆ حاضر کردین؟ تایبەت ئینشەڵا نەماوەتەوە پێشتر نەماوەتەوە. سەیدەلی هەیە؟ هەکرەوە دووبارەیە بە شتێک مەسەڵ داناوە. زۆر سپاس. کۆمیدیە دوایی وەڵا شەڕم بۆ دروست نەکەین. باشترە بۆ خۆ باشە. باش زۆر سپاس. شوێنێ بەخێر بێین. زۆر سپاس مەمنون. جەژنش پیرۆز بێ. دەتش پیرۆز بیت لە هەموو بینەرانیش پیرۆز. زۆر سپاس. ئەمە دووەم پرۆگرامە. دووەمە. هەز دەکەی باش بێ باش دەڕۆ؟ وڵی هەز دەکەم لە جارەکەی دیکە باشتر بیتن و جوانتریش بێ. خراپتر بوو؟ ناوەڵەوێت کەش ڕێک ینی بەرنامەی زۆر تایبەت. تەقیبەوە ڕێک تەقیەوە. باشە. خات و خەندە یاخوا بەخێر بێ. زۆر سپاس کاک سۆران ناتوانم قسەی بکەم. بۆچی ناتوانی ددانت؟ ناوەڵە ناو جچی کوردیی ڕاوستایمە نازانم زۆر نامۆتەق دانیشتووە. ئەخی نازانم هەز دەکەم ناڕێکم. هیچ عیب نییە دیاری تەواو. جەژن پیرۆز بێ. لێت مبارەک بیتن یا ڕەبی کاک سۆران. خۆت و لە بینەرەکان سەلامەت بێ یا ڕەبی. جەژنی پیرۆزی قوربان لە تاک بە تاچی هەموو کورد پیرۆز دەکەم ئینشاڵڵا هەموو ڕۆژێکیان جەژن خۆشی بیتن. زۆر سپاس. خەزوور گیان بەخێر بێ. مامە عەلی خۆشەویست گەورەی هەمووان. زاوە خەزوور. زاوە خەزوور لە تەنیش یەک دانیشتوون. مام عەلی بەخێر بێ. جەژن پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ لە بینەرانیش پیرۆز بێ لە هەموو گەلی کورد پیرۆز بێ. ئینشاڵڵا هیوادارم جێژنێک بیت تایبەت بێ جەژنی قوربان بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. مامە دیاری خۆشەویست کوڕە دڵ سافەکە کوڕە دڵ پاکەکە شان باڵدا هەڵدڵ ماستاوت بۆ دەکەم دەڵم کوڕە دڵ پاکە دڵەت ئیستەدان مبارەک بی. زۆر سپاس مەمنونم. باشە لە خەندەوە پرسیار بکەم ئاخر جار کەی بوو جێژنانت وەرگرت؟ وەڵڵا و جێژنێکە ڕۆی جێژنی ڕەمەزانێ جێژنان وەرگرت؟ ئەرێ وەڵڵا چەند؟ بینی خۆمان بی چەند؟ $200 لە خەزوورت یان لە بابت؟ وەڵی زیاترم لە خەزوور و مەگرت هەندەمەوە نەکردم گوتە بابم بمدێن یانیها بەزە خەزوورم پێوە بووم هەتە دایمێ بۆ خۆت تەکلیفت کرد؟ ئەرێ وەڵڵا ینی بە منزڕی خۆت ئاخر نەدەبوو ئێستا گەبات بیدا بە من دەبە بیدا بە هەمووان هەر چەندی بیدا بە من دەبە بیدا بە هەمووان ئەجە بەدزی کە یەکترماندی تۆ یعنیها کەسمان لەک نەبوو تقریبن 15 جارم خۆ بە قوربان کردەوە جا ماستاوشت کرد. دەست خۆش. باشە زۆرترین جێژنانە شوێنە وەرگرت پێ چەند بوو؟ 5000. نانا ئەو جێژنێکە ڕۆی $100 بوو لە بابم. لە بابم بینەرەکانمان شاید پیاوەکە چەڵەکە. باشە مام عەلی جێژنانەمان نادەی؟ لە خزمەتدا. وەڵڵا؟ وەڵڵا بمدێ وەڵا ئەوە پارەت لە ساحەب مۆلیتەش وەردەگرم هەندێکم پارەدا دیاری گوتم دیاری چون هەر جێکی عیبم دەزە چفانم ڕا بکەم تەوزیعەکە دیاری ژیان جێژنانم دێ زۆرت ئەمری کردو ئەو جای من ئەمە $100 بێ ئەو ئەم مێلینانی 25 جانم خوردەم پێە خۆ ناتوانتە مارکێتین ئەو هەزارەی هەروندی دەست لێ بۆ شوێنێ 1000 دیناری نایە پێم گوت گەت بۆ ئەوەندە شکور نەبی نامهەیە کاکە 500 جوی پێوە نییە وەرناگیری $100 دەیە بەخوای نادەمێ
کوڕە خەزوورت ئەمری کرد ڕوحی لە گەیەک دیناری دێتە خوارێ ڕوح پارەم ڕوحی لە گەیەک دیناری کۆ دێتە. تۆزەکە گەلێک ڕەزیلە. ڕەزیلە نا وڵای ڕەزیل نییە وڵای ڕەزیل نییە ئەو ڕەزیلە ئەخلۆ دەکە لە پاش بەرنامەی دوایەکە بەخوا بۆی ناوێری ئێستا ڕاوستە شوێنە لە هەمان گچکەترا شوێنە لە هەمان گچکەترا پێم بڵە کامیان ڕەزیلترە خەندە بە خۆی بێتام ڕەزیلە یعنی وەی لە دیاریش کردی دیاری دەترسیوی نەوێریتم دەستکاری پاری بکە. وڵای خۆشتی زەلامە بۆ ئیفادەی کاکە مۆزوعەکە هەیە بەس ئەدی بابت با زۆر قسەی نەکەین. ئەی بابت کۆ نا بابم ڕەزیل نییە ڕاستی. دیارە بۆیە قەت دەوڵەمەند نابێت. باشە مامە کاروان چەند ساڵە دەتبینم ئەو موانە هەر ڕەشە هەر بۆ خۆی ڕەشە یان سبوو وشتە وەڵی جاری وایە شام پۆشتە بەکارێنە مامسۆران خوا بەڵام وەختی خۆی پورزایکی خۆشەویستمەیە دادەگوزار کلیپم هەبوو 2010 بوو بەڵێ دوسێ تاڵ سپیت یابووتی کاروان ئاوە بۆ تۆ نابێ ئەوانێت لەبەر ئەو دوسێ تاڵات فێری ئەو بۆیاقی کردم ئەو شامپوانە کاک سۆران کرد لەو کاتەوەی تر بۆیاخیشکەی زیاد دەکە ینی سپی بۆ پرچێت کەمێک سپی بووە بەڵام هەر جوانە ئیسانە ینی جاری وایە بەو سپیانە خەڵک یەکسەر پێێتەڵەوە پیر بووی لە حەفلێکا بووم برای زاوە هاوتیەوە مام کاران بووە پیر بووی باش تۆ خۆتی دیۆ ماڵاوی باڵی برایە بوو جەهلی و ناشرینی پیر بووی وایان وای خەڵکی ڕخنە لێگریانی لە خۆی ئەڵەوە بووە پیر بووی ژوەش نازانم باشە زۆر زۆر سپاس چ بۆ ئێستا ئەو خەزامن دەکە ئەو خەزورم باشە کچی خۆشڕش ناکاتەوە گەنجە و دری تەڕ دیاری خەزوور بەڕاستی خۆش یان بووی پان دەکەوە نا خۆشمێ ها خۆشمێ لە زاواکان دیاری کووەت لە هەمان تایبەتەوە بەتاکیت بەردەوام بەیەکۆی بخۆیان هەز دەکەی لە مێردی مستەقبەلی شوێنش تایبەتر دەبێت بەتاکیت وەڵای مە میوانیشی لەم داڵغەم لەو بزنەی دایەتن جیدی باشە ئێستا سەر ڕسمی شاشەتم بینی موبایلت ئەمە بینیم پێم خۆشە خەڵکیش ببینێ چه بینی ڕسمی گەژنانە نادەی بەخوای کەشفت دەکەم ئەو زایان ئێستا $100 دەیە یان کەشفت دەکەم زانام لەسەر موبایلت چت دادنایە لەسەر شاشەی نەگۆڕی نەگۆڕی باسەرێک چی خۆ بشارمەوە ئەنجا خۆ سەری کە بزانە چی داناوە خەزووری داناوە بەڵێ بۆ خەزورم گوژاوە ڕاوچ بەڵێ بۆ خەزورم العسود ولا اسود ڕزە دەبێت ڕسمی خەسوورکای چی لەسرە مرۆڤانی کومی لەسەر باشە مام عەلی نەتکردە ژنی دووەم قسەتەیە بۆڵا قسە نیە بە قسمەت نەبوو ئەخە باشە خی گەورە دەڵێت لە تۆ حەڕەکە لە میش بەرەکە زەلامە چیە تو دەفعەکە تو عقل بەزداتیا لە پەخشی ڕاستە خۆتیە سۆران چمە داخوازی دەبانەوە دەیزانی داخوازی چییە؟ داخوازێکمان کرد بۆ خۆت ئەوەش تەلەفۆری دەکرد بە دزی دەبوو شێری یان ڕیوی ئەو لە مارژنیان دەزانژوان نەتەقیەوە گوتم بەخوای دیاری بەردەوام دەسەخت بوو یانی عەلەزە بەزی ڕۆیش بووی؟ دەمارینیان دەزانی دوام بەتەنە ڕۆیش بووی؟ نانا لەگەر یەک دوو برادرم دابووم بەس ئەوە ئاگادار بوو ئەوە دەیزانی هەموو دەیانزانی بەس داشان نەیدەزانی ئازداش گوتی ینی هەموو دەتن گوتم دیاریش دەیزانی گوتی کو گوت وڵای دیاری 24 ساعت دەخەت بوو هەردوو شێری یان ڕێوی چت کردەوە نانم سووتان ئەم کابراکم بە سیاستم قسەم لێ دەردەین باشە باش ئەوە شەڕی خەزوورت دەکا دیاری ئەوە بخۆشی باسی ژنی دووەم کات چی لە دەکەی خۆ دیارە لە خۆ بێزارە هەرێ وەڵڵا دیارە لە ڕوحی خۆی بێزارە کە ئەمە لۆ مۆر کرد تەواو جۆلێ بابی بەخوایەوە خەزوورم بخۆ ژنم ناینم ئەو خەزومەری پای 20 ساکە ژین دەڵێن بەس ئەمن ناین بازە ساڵێت کە 20 ساڵ خراپەکەی بخۆسە بابم دی حەلەسەچیا ئەم پێم گوتی ئێستانا بەس پازە سال کە 20 ساڵێت کە زۆر ئاسایی هەتا سوێن چ دەکرد لە خەتە تو بەخۆشتە لە مێشکم قورعانەتە کاکارۆن سەلام مام کاروان کۆمنتت چێ لەسەر ژنی دووەم قورعان سەرێشی سەرشە لێ وڵی ڕاست دەکە وڵی وەفات نەوێ بۆ یەکەم بۆی دووەمیش ناوێ ئەو پێم گوت باشە دەچینە لای گۆرانی باشە بەڵام پێشە بچینە لای گۆرانێکە ئەم ئەومان لێرە داناوە ئەم شوشەما لێردانەوە ئەم جامە باشە پرسیاری تدایە باشە بۆ نە مەسەن دڵم خەندە
پرسیار لە کوێ بکەم تۆ نەفەرەکە هەڵدەبژێری مەسەڵەن دەڵم شوێنە پرسیار لە کوێ بکەم تێگەیشتی تۆ نەفەرەکە هەڵدەبژێری میوانەکە هەڵدەبژێری ئاوە دەسوڕێ باشە اینجا تۆ دەتەوێت یەکەم پرسیار لە کوێ بکەم یعنی ئەو پرسیارە بە خۆت دەخینیەوە بۆ خۆم دەخێنەوە تۆ نەفەر میوانەکە هەڵدەبژێری تێگەیشتی بالۆ کات کاروانی بۆ کاک کاروانی پرسیارە قرس نبێ بار نەکرێت نا کۆرە خۆ پیکابمان پێ دەڵێ خەونی چ سارێکتە وەڵای سەر جیتۆرم پێەیە ئۆکێ 24 هون لێت ناکڕین ناخە قسمی نەگەی سوغی چییە؟ کابرا وەسپی دەگەیە کرد وەڵایی خەونی چ سارێکتەیە وەڵای هەر جیتۆر مۆدیلە تازەکەی ئەوی بەرزەکە هاتووە بەرزەکە حەزت لە مارسلیس و بێمە شتان نیە خەیاڵم لایوانە نیە باش یوات سینیە نەک سینی ئێستا وەنەوشەش خۆشە یعنی وەنەوشەی 24 و 25 هاتووە ینی نای خۆی بڵە بۆ دەڵێ وەنەوشە چی پیاڵن لا کرۆزەری پیاڵن بەڵام لە ناو کوردی خۆمانەوە وا ڕۆیشتێ وەنەوشە 24 و 25 خۆشە ینی بەڕاستی وەکویان ماڵێکی ترێ بکالی وایان ئەمە بە تایبەت ینی پەکی ناخ اینجا خۆیەک دەقەکە سۆران پیامەکرێ ئەرێ وڵی لە سیارەی وەفکرم هاتوو ئەرێ کاکەوە دێ ئەو سیارەی بەناو خۆکەی یان نا بۆ لە بەرنامەی تو کابرا ئاگدارەکەم یەک مانگ سارێ فرۆشتی قسەی لێ بکەی ئەکەلەو بەرە یەک مانگت لێدانم بەناو نەکەیت بەناو ناکەم دوای داوی 15 وەرەقەت لێکەم تاوا بڕۆ ئەوەی دەڵێ کەس نازان خێر لە چیدا و پامەکەژینە ئەکەڵ سیارە مەفکرات وڵای جوانترین هەڕەشە با بچێنە مام کاروان تۆ چی هەڵدەبژێری لەو چوار کەسە بۆ پرسیار بالە مام عەلی مام عەلی باش مام عەلی دەڵێ ئەو بۆ تۆ نابێت ئەوش بۆ تۆ نابێت ژنانەیە کاکە ژنانەیە دەڵێ میوانت بۆ هاتۆ خۆت کردێت بە خەوتو نانە ڕاستێ پێشترێ بەس نا لەوەتەی مەسەبرێن ژنمی نابێوانە نانە ئێستا باس ئێستا ناکەم بەگشتی میوانت بۆ هاتۆ خۆت کردێت بە خەوتو بە تاکەیت خۆت لە خەتدا لە ماری بابم بوومە میوان هاتێ و بەخەبەری ژمە خۆم خەواندۆ باشە با بچینە لای گۆرانەیەم ئاسان بوو خۆش بوو بەس پرسیارین گۆ قورسە خۆت خۆ ئەوەی کە بۆ مام عەلی نەدەوە بۆم گۆ هەڵا میشەڕەت جواب نادەمەوە چییە؟ شتیوا هەیە پاسی دەدەمێ کە با بڕوە بەخوای نەپاسێنە کاروانی بێ با بچینە لای گۆرانەیەک گۆرانێکی خۆش ئیتر لە جێی خۆمان لێرە گۆرانێک ئەڵێن گۆرانی هونەرمەندی خۆشەویست هەمیشە لە دڵاشیرین ینی کە هەولێر چەنە جوانە کە من ئەو گۆرانیانی ئەویەتە بەرجۆمیاب بیڵێمەوە خۆشەویستی ڕۆسم سابیر هەمیشە لە دڵماوێ ئەم گۆرانی هی مامۆستای خۆشەویست کاک ڕۆسم سابیری خۆشەویستە قەبرەکەی پڕ لە نور بێ هەمیشە یەکێک بۆ لە گوڵە جوانەکانی باخی هونەر ئینشاءڵڵا ئەمڕۆ هەموو ڕۆژێکی خۆشتر بێ و جگا و مەکانی بەهەش بێ ڕێزشمانێ بۆ خانەوادەکەی ئەو گۆرانیە بۆ یەکەم جار لە بەرنامەی خۆم و خۆت پێشەشەکەی هیواداری بەدڵی هەموو بینەرانی خۆشەویست بێشەوە ئەی زوین مەبا بۆ دیدارم منیش بێقەرارم ئاسوود دەما ئەگەر جارێ ببینم یارم زوین مەبا بۆ دیدارم منیش بێقەرارم ئاسوود دەما ئەگەر جارێ ببینم یارم خەمگینەکەم پیازیزم من بێبەهارم خەمگینەکەم پیامێزت منیش بێبارم ئەی بانگە واز مەکە ئەی کەس باز مەکە بانگە واز مەکە دای کەس باز مەکە بۆ هاتنی من عەزیزم خەم پەیدا مەکە بریابە بۆ دێمە جوانی ئاشکرا مەکە
چاوی ڕەشی تۆ لە خۆم بێزارم جارێ لە جاران تۆش وەرە بگاوارم بۆ مەستی چاوی ڕەشی تۆ لە خۆم بێزارم جارێک لە جاران تۆش وەرە بگاوارم نەفرەت لەوەی کە لەلاتەم منیش بێئازارم نەفرەت لەوەی کە لەلاتەم منیش بێئازارم هەی بانگە واز مەکە لای کەس باز مەکە بانگە واز مەکە لای کەس باز مەکە بۆ هاتنی من عەزیزم خەم پەیدا مەکە وریابە بۆت دێمە جوانی ئاشکرا مەکە چاوت لاگرسیێنە ئاسمانی ژینم ئاشنا ببا بە هەناسەم بادەی ئەوینم شرای چاوت لاگرسیێنە ئاسمانی ژینم ئاشنا ببا بە هەناسەم بادەی ئەوینم من لە جوانی عشقی تۆوە دنیا دەبینم من لە جوانی عشقی تۆوە دنیا دەبینم هەی بانگە واز مەکە لای کەس باز مەکە بانگە واز مەکە لای کەس باز مەکە بۆ هاتنی من عەزیزم خەم پەیدا مەکە وریابە بۆت دێمە جوانی ئاشکرا مەکە خەی سڵاو بۆ مام سۆرانی مام ئیسماعیل بۆ ئەو بەرنامە خەشەنگە ئەڵڵا ئای دەستخۆش بەخێر بێەوە مامە کاروان مامعەلی باش چوو بووی ناو گۆرانەکە گۆرانی ڕۆستەم سابری لەکنەم تایبەتە وەڵڵا قەت گۆرانی نەگوتێ بۆ خەندەی بە شاعرم لەگوتیە بالشعر بتخواست الشعر لا تخواج الشعر دياري سرد دز بتخت الشكاي دكاتهم بري خوشكم بس بدك شعر ياك كوبلا باري دلا الشعر دلا الشعر انا والشعراني كددقو بيش الرازم كيديست او باش دواز الشعر دغوت او شعراني خندت الخلطه دليم قرين وزين الشعر كدير دليم قرين وزين بوي دس بدك ايه شعري دليم قرين بو خندي رولا خندي كوبي جيجنالي ايش بيشكشكا راوام معلوم بك كدا انقو زاري برون دوای اخر صار شي ناو برگكا اي بو زاري برون ناو بركي دوای بلا خوشويستان برگي هيدفون خنده پرسیاری دکا هیدفونەکە لای دیارە بە بەڵێ نەخێر جواب دەداتەوە باش خەندە بڵێ خواردنی منت پێخۆشە خواردنی پێخۆشە نانە سەرت بەرە بەڵێ یان نەخێر تا خواردنی من پێخۆشە بەڵێ دەست خۆش ژیانکردن لەگەڵ من خۆشە ژیانکردن لەگەڵ من خۆشە بەڵێ سرت ئەوە مەکە سرت تام گۆڕیشی پێ باشە هەندێک تاڵی پێ بدە پەشیمانی لە هاوسەرگیریکردن لەگەڵ من پەشیمانی لە هاوسەرگیریکردن لەگەرە من نەخێر ڕقل لە منە ڕقت لە منە بەڵێ دەست خۆش بین بەس جل لە من بێ سەیری من مەکە بەس جل لە من بێ باشە سەیری من مەکە باشە دایکمت خۆش دەوێ دایکمت خۆش دەوێ نەخێر دەست خۆش ژنی دووەم دێنی ژنی دووەم دێنی ناینی ئەبەدەن دەست خۆش من ناشیرنم ئەمن ناشیرنم ئەمن ناشیرنم نەخێر ها نەخێر تێت ناگەم تێ نەخێر بەڵێ 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 کچی برادر زۆرە برێ کچی برادر زۆرن
بەڵێ دەست خۆش جای پێکمان بناسیینە باشە جوابی نامێکتان دەدەیەوە جوابی نامێکتانیش دەدەوە بەڵێ ئەی دەست خۆش درۆن لەگەڵ کردوم زۆر زۆر پێ دەستێتەوە درۆ لەگە کردیمەوە بەڵێ ئەی دەست خۆش دەست خۆش ڕاستەکانی پێدەرێم خلاص نا خەسوو ناشرینە خلاص خەسوو ناشرینە خەسوو ناشرینە نەخێر دەست خۆش دەزانین ما خير انسان خيانة لما كردو بەڵێ هيك دقراء وحد ياخذ خيانة لما كرديا بەڵێ والله مرتي لا ورا مارد وێران بوو لا بۆی لا بەتاو يانا برنامج بەجێ دێرم یانە تو برنامج بەجێ بێلا دەست لێرە دایبەت ئەم دۆستم دەتونەدا با قورعە بابت پێ کردم جوانێکی دەست مێ نەبری بەڵێ هەموو تاشکراکە دەست خەجوو ئەم شتە ڕاستیەکانم پێ گوتی والله من نظام ئەم شتە ڕاستیەکان بوو مشکم تەقی بەخۆی ئاگام لێ نییە من هیچ ئاگات لەخۆنەوە والله خۆت ببینیەوە باشان دەبێ حەزمە لەکەت بڕۆ خوا ئەرێ بەخۆ باس نەکرد والله شتە هینەکانم ئاشکرا کرد ئەوەی لە ڕابردوو کردیتت ئەوەی لە ئێستا کردی چی بەرنامە لێ کەمام عەلەی دەجێکە پرسیارەکان گوتی مەلەفت زۆرە سێ جار گوتت بەڵێ خلو 3000 پرسیاری مەلەفی لەم نەکرد گیانە بەخۆ زەبت کرد بە باشە طبعا بە سەرەتا خزمەتی میوانەکانیشکە مام کاروان تۆ چ دەخۆیەوە چ لە سلایت ئەم تامی مۆزەکە تامی مۆزەکە دەی عافیەتت بێ جەماعەت لای خۆتانە خواردنەوەکان لە قاو و لە ترۆپیا و لە سیلای حەستان لە کامەی بوو بیخۆنەوە گەردتان ئازانە بێ بەدڵی خۆتان نەخۆنەوە سەفەریش بۆ ماڵە دیاری ناخورێ جان دیاری بە ڕۆژوان لەبەر مەعیدەی تاوانە شێتە مەعیدەی مەعیدەی تاوان ناوێشتانە بخۆ بەخۆڕام بزنێکی لێرە دزم بەس تووشی مشکل سوپاس بۆ کۆمپانیای بیژتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە ماوەدەکان لێرەنا یەک دنیا مەوادی هەیە ماشەڵڵا بەحرە اینجا سیلایتمان هێناوە ترۆپیامان هێناوە سیلایتماننا ئایسکۆفێلان لێسامان هێناوە مام کاروانیش تەحملی نەکە یەکسە سیلایتەکەی کرد بۆ ڕۆژە سەنایی دەخۆ خورگە و شک نەبێ خۆش دەخۆی ڕۆژانە ئەو زۆر بە تامەڕۆڵا زۆر بەجا بەکارێنم باش اینجا با بچینە لای ئەم شوشەیە بزانین دیاری چی هەڵدەبژێری برێمامە دیاری بۆی مامە دیاری کاکە خۆ مامم نی نابەس برێمامە دیاری داوای لەبن ئەو لۆ ئەگەر ئافرەت بیت نارێ برێمامە دیاری یەکسە دەرێ دیاری دەرێ بەڕێجان بۆ ئافرەت بن بە دیۆژ ڕازی ئاریۆ لە دیۆ ئەتو سیقەت هەیە من ئافرەتی بەناوبانجیش نازانم چێکیانە نا نەوێرم تەماشیان کرد ئاسای دەناسی بەنابەکە ناوری قسان لەگەڵ نانی ئێستا من ئەو تیکتۆک مە خێزام ڕۆژانە گەلەن تیکتۆکی تەماشا تیکتۆکەکەم ئێستا ئێستا زانیت خۆ نەپارەوە هەموو مەلەفت ئاشکرا بوو لەو هێت غەریبە بدەوێت تێبین تۆ تێبین تازە شتانی نەکردیان هیچ نەکردێت بەسە تۆ بەنامە پەخش دەکەی جە لەگەر هەر بەڵێکی شتەکت پێ دەکەی ئەجە کاتی دەبینیوە خەزوولاتیە بەقیەکی باش باشە مامە دیاری ئیشەکە پێکردی دیێ پەلت کرد مامە دیاری نەفەرەکە بژێرە خەندە خێزانی خۆشی ماستایی بۆ بکە لە فکر کاتە لێ خۆ لە بام ناکەم یانە دوو یاپەتۆیا خەندە دەڵێ چ شوێنێکت جوانکاری پێویستە ئەمن الحەمدولillah وەشکر هیچ باش ئەگە بتێ مەسەڵەن جوانکاری بۆش دەبێت جواب دێەوە ینی ئەو پرسیار ئەگە بمێ بکەم چ شوێنەکەت جوانکاری وڵی کەپوم ئەگەر حەزم لێ بکەم یعنی ها هیچ بڕوا ناکەم میت خەلەلە چی هەبیتن بەسەوەی نەفسیت کە بەخۆم حەزم لێبی کەپوت باش نامرتاحی ناوەڵە لە خۆی بەزیادبی کەسمان لەگە کاری خۆی نامرتاحین کە خی گەورە چۆنی دروستکردین الحەمدولillah هزار زار شکر بەڵام هەندێک جارێ نەفسیەن بۆنە مەسەڵەن دەبینی قەلەقی نامرتاحی جارە بە تایبەت ئافرەت لە مۆزوعی جوانی و ئەوانە زۆر زۆر حساسە ئێستا مەسەڵەن ئەمن دەڕا و کورت خۆتە مێروستان پێت قەرزدار باش شیرنی شیرن پێت خۆش لوتی عملیاتکە واز ناکەم هیچ شتەش بکەن
هەر بە خۆمە ئەم عزم ئێستا فەتۆ کە کەپووی کردی عزم لێ نەبوو بکە چی شتێ بابی خۆی هەیە فتوواش کرێمەکەمە ڕاز دەکە خۆ کەپووی نەکردێ فەقیرە لوتی کرد فتوە نانە ئاخر بابی خۆیەیە کوڕی ئەو مارەیمە کوڕی ئەو مارەی من علی لەو مارەی کە بڕیارەکە درێ پریز بەم نەکرێت مام علی وایە کاک سۆران تخوا پاس والله ئێوە شاهیدین وەرەدا چیە ماهاتینە معڕزی ئەماتینە جێیەکی دەردەدری خۆمان بکەین بەرنامە ئەشکمی خۆ دروی ناکەمە قسمە بناکەین باشە مامە کاروان هەز دەکەم گەعدە و دانیشتن وەکو جاران نەماوە باوی نەماوە خەڵک نایکە چیە مەسەلەکە واللهی جاهانە ڕاستی هەیە لە مۆزوعانە کاک سۆرانجیان هەموو خەڵک زۆربەی خەڵکە زانێ وەڵا ئەوەی ئەو سا گوێگری ئەمە بۆسە بۆ گۆرانی بێش 22 ساڵ تەمەەن گۆرانی وتن کەم نییە ئەوەی ئەو ساگوێ لێ ئێمە گر بەر چاک و خراپیانە سەبمی بۆ گۆرانی بێش سەونی گۆرانی بێش پێیا بۆنە جمهورەکە نەماوەکان کەم بۆ بیسەر پەیوەندی بە دەرامەت و ئیدامی خەڵکیشەوە هەیە ینی تۆزێ لە مالی شەفەقی هەیە بەڵام بڕواکە زۆربی گۆرانی بێش زۆر بوو ئاڵە شت زۆر و بۆر بوو تامی نامێنێ تامی نەما ئەو هوەرەی جاران مەسەشکا کاروان زیاتر خەڵک لە تۆڕە کۆمەڵاتەکان وەک لایڤ موزیک لە لایڤ ڕاستە خۆ شەوانە دادنیشن گۆرانی دەرێن زۆر کردو وڵی من وختێ لایف مەکرد کاگالی گیان بڕواکە ئەو گۆرانی بێژانێ سە لایفەکەن هەر کەسیان دیار نەبوو و چوار لایڤن کردو لەسەر چنارە لەگەڵ کاک فەرێدون وەلی و ئەو خۆشەویست کاک علی یارەوەوان ئەو کا 2004 لەگە کاک فەرێدون من کردمانی 21 ساڵەوە پێشەکە باشە دوایی لە 2010 کردم لە 2007 کردم بە بۆنی من دانیشتەکانم زۆر بوو حەفلەکانم زۆر بوو مەجانەوە بچم بە لایڤەکان ینی لایوی زۆر تۆزێ ئیسعاجی پێوە دیارە ینی گۆرانی زۆر لێ داواکە نەگەنێشی زانی تۆزێ ئەحراجێ بۆ گۆرانی بێش من لە سەرچنار بووم لە لایڤەکە مێز نەما بوو مۆبایلێکیان بوو نام نەمزانیم تەسویر و شتە کرێ وتم چی مۆبایلە هەدێ وتیان نەبابی و بەڕێزێکەڵێ تەسویرێکمان بزانەڵێ بۆ خۆ باش کاک کاروان هەرچەندە ڕستقیش ناسکە بەس زۆرترین پارێک لە دانیشتەکە بۆ تاربێت چەند بوو ئەگە بە شاباش بوو ئەگە بە پێشەکی وەرەگرت پێ کاتی خۆی تازەوە هیچ ئێستا وڵی لە کەلار بووی کاگوریا قەیتولین لەگەڵا بوو ڕاستەکە هین کاگوریا شایەتە 72 گەڵایەکمان بۆ ئاو بە شاباش و بە عەقدەکەەوە لە ماوەی چەند شەو ڕۆژە ئەم شەو لە دانیشتن سبیارە حەفلەیەک بوو بۆ سبینی وتیامە ژۆنەوە دانیشتێکشمان بۆ بکەن ئیتر کۆمان کردو بە شاباش و چوە هەفتا وانە بوو کاگوریا شایەتە دەستژارە کاگوریا پارەکە گرتو گوێم نەگرت بەس کابرای تراوە دەریە نەما بەریتانی بوو وتی کەم بەریتانیشت کردو کابرا لە بەریتانیا هاتبووە کوردە کوردی خۆمان بوو لە بەریتانیا هاتبووە بە تەبەڕۆ ئۆشتۆ زۆرە ئەوەنەمان بە ساز لێدر و ئاسپەکە مامۆستا دوو پڕی چاک بوون وتی ماکەکەەوە زۆرە باڵیگرەکەی چەکە باشە ڕاستە نازام دەڵێن پارەی دانیشتوانە زوو دێت و زوش دەڕات بەرەکەتی نییە چیە مەسەلە واللهی من بۆ خۆم بەزای زۆرم پێیاکرد بەس وەڵی شتێکی واشمان دیارنی نەبەخوام بڵێم دەست و دڵتان باشیان لە شەو ڕۆژێک لە ئێوارێک لە هەولێر بووم کاک سۆران لە هۆڵی ئەوتار لە هەولێر بڵێ حەفلەی کولیەکەمە بوو لەو بەربوو کولیەکەمان کرد چون بۆ حەفلێ بوو زاوە بۆ کەرکک ئەوە دوان ماشەڵڵا دانیشتێکمان کرد بۆ کاک ڕەزاق کاگوریامە لەگەڵا بوو ئەوە سێ کاگاوی یەکبەر تەلەفۆنی کەوتی ئەزانم لایف کراوەتە لە کەرکووکی لێ بگوێرە چوار حەفلەمان کرد ئەو شەو وتم قورگم تیای نەماوەتی ئەبێت تیای بێت ئەرە وەڵڵا بای چەند بوو کۆی گشتی پارەکە وەڵڵای من بۆ خۆم 23 گەڵای کەوتم و کات وەک ئێستا نەما ینی ئێستا ئەو خۆشی ئەو کاتە نەمان لە هەم لە چێژین هەم لە پارێشە هەم لە گەڵایەکەش لەوانەیە بووێتە دینار بەخوای گەورە کاگوری ئازانێ گەڵەمەرا بەعاسەکە نۆوەرەقەمەرا بەعاسووکە دەنگیشت خۆش نەبوو 73 گەڵای پیا کردو ئەخرامەشی بۆ من باشە تو چیشت بەس دەات بەس لە کابرای پێچی و برێ کاکە تووشی قەت تووشی ڕووداوە چی بوو شتە چی خۆش لە پارێ پێچی باشی ناخۆش بکەم قزاکەی داحمد کرد و فیتمان بستەوە عەجلە باسی پارێکەی برا گەورە کەشمەکە ئێستا 2 دقیقە کە پاش بەرنامەی
ئەرێ بۆمان باسی پێ ساڵ 6 ساڵ پێشەکەم ینی ئێستا و نەماوە ئێستا نەماوە نا ئەگە بە پارت لێ قەرد نەکە ڕێک ناری خواب نەماوە ئێستا زانیت چێم بە ئەمن پشتێکم بە خوشکم قایمە ئەتون بە خۆتە قسەی من نەبی باوڵەکانت جوانە ئەو هێتفۆنی دەبینی چ بەبیێتەوە خەزوور لە پشتی هێتفۆنی پەمەی دیت باشە هێتفۆنی پەمەی دیت هەر یادگار دەگەی فۆنی هەیە کرەوەڵە دەی مەقریەکیوە بکڕمەوە بکڕم خەمت نەبی وەرە سوورکراوێت ئەویش بدە خوشتی خۆ بزان چی لێ دەکەم باشە مامە کاروان دوای قومێک خواردنەوە ئاو دەست دەکەین بە گۆرانی دووەم بەرچاوە باش گۆرانێکە بۆ جەژنێڵێن کەلیمەکانی بۆ جەژنە و هیوادارم هەموو کەسی هەر لە جەژن و خۆشیان ئینشەڵڵا بۆ یەکەم جار گۆرانی جەژنە پیرۆز دەکەین لە بەرنامەی خۆم و خۆت هیوادارم بەدڵی بینەرانی ئەو بەرنامە خۆشەویستە بێ کارسۆرانی مامسمانی جەژنی پیرۆز بێ گوڵی من جەژناتەوە چیت بۆ بێنم بە دیاری ئەوە جەژناتەوە چیت بۆ بێنم بە دیاری تەنها دڵێک شک دەبەم بۆ دەکەم بە یادگاری تەنیا دڵێک شک دەبەم بۆ دەکەم بە یادگاری دیسان جەژناتەوە جەژن دێمە بەرماڵت دیسان جەژناتەوە جەژن دێمە بەرماڵت جەژنە پیرۆزە دەکەم تێر دەپرسم ئەحواڵت لە زیندانی ئەبەدیم بە نیگای چاوی کاڵت لە زیندانی ئەبەدیم بە نیگای چاوی کاڵت لە بری جەژنانە و نقوڵ ماجەکەم خەت و خاڵت بۆچیە لێوم بە لێوی ئاڵت من شیرینیم بۆچیە لێوم بە لێوی ئاڵت ئەم جەژنا لەم تەعزیە گەر نەزانم ئەحواڵێ ئەم جەژنەم هەزار جەژنا ببینم ڕووی ژەماڵت ئەم جەژنەم هەزار جەژنا ببینم ڕووی ژەماڵت جەژن خۆم شانەی دەکەم ئەگری ژەی تاڵ بەتاڵت جەژن خۆم شانەی دەکەم ئەگری ژەی تاڵ بەتاڵێ جەژنت پیرۆستاقانم ئەوە جەژناتەوە جەژنت پیرۆستاقانم ماچێک لە لێوی ئاڵت بکەن نەقوڵ و جەژنانەیە بمکوژی بمسووتێنی ئەشکی ئەو چاوە جوانم بمکوژی بمسووتێنی ئەشکی ئەو چاوە جوانم تۆ وەکو خات و شەمی منیش وەلی دێوانەیە تۆ بەری دوو دنیامی ڕووناکیت لەم ژیانم تۆ بەری دوو دنیامی ڕووناکیت لەم ژیانم خۆشمەوەی تاقانەکەم ئەی یاری پڕمەتمانەیە جەژن بە تۆوە خۆشە تۆی هۆی ئەم دڵ لێدانم جەژن بە تۆوە خۆشە تۆی هۆی ئەم دڵ لێدانم جەژنت پیرۆستاقە گوڵ ئارامی ئەم دڵ و گیانم جەژنت پیرۆستاقە گوڵ ئارامی ئەم دڵ و گیانەیە
جەژناتەوە دڵی خۆم فیدا دەکەم ئەوە جەژناتەوە دڵی خۆم فیدا دەکەم تێدەکۆشم ناوەستم خۆم فیدای باڵاتەکەم ئەو ساتم لەلا جەژنە کاتێ تەماشا دەکەم ئەو ساتم لەلا جەژنە کاتێ تەماشا دەکەم نوقڵم ناوێ من ماچی دوو لێوی نەباتەکەم جەژنانت لێوەرناگرم من ماچی گۆنا دەکەم جێژنانت لێوەرناگرم من ماچی گۆنا دەکەم ئەم جەژنە بۆ هاتنت هەر سەیری سەعاتەکەم بۆ عەشقت بێوچانم بۆ باڵات خەباتەکەم بۆ عەشقت بێوچانم بۆ باڵات خەباتەکەم جەژنی من بەتەنیا تۆی شاژنی وڵاتەکەم جەژنی من بەتەنیا تۆی شاژنی وڵاتەکەم ئەوە جەژن هاتەوە چیت بۆ بێنم بە دیاری ئەوە جەژن هاتەوە چیت بۆ بێنم بە دیاری تەنیا دڵێک شک دەبەم بۆ دەکەم بە یادگاری تەنیا دڵێک شک دەبەم بۆ دەکەم بە یادگاری شۆپی بەخۆ بڕۆ مام سۆران ئاوە ئافرم ئافرم دیاری وا گەرم بوو پژێنی شل بوو والله شل بوو شل لە دەستم زۆر شل بوو بەخوا لێدانەکەتە قەرزداری چەندە شاید نەکردەوە ئەرێنگۆ کە زەواجتان کرد حەفلە شتان نەکرد خوا کرێبرێ وڵڵ هەن هەر پەڕین هەن بەشێ لۆ بەمتان نەگوت وڵڵی نازەمە کاتی لەخۆیان لۆ کردی مەشغول بووی زار دەنووسرا زارە تەرجەمان کردیوە کارتمان نەمابوو عنیەوە مۆزوعەکەی لێ زاو فەقیرێ باشە هیچ نێکێشەنە دەی باش بۆ قسانە خۆیان دەپەڕێنەوە یا الله خەندە تۆ چێت هەڵبژار کاکاروان ئەی شوێنە تۆ چی هەڵدەبژێری شوێنە خەوی شوێنە تۆ نازانم تۆ دەڵێ حەبی خەوێت خواردۆ وەڵای دوێشەیە کاک سۆران یەکێ دوو جەلیمان خواردی خەوێ لۆ بابمان زۆری داینن لۆ نانم معنای نییە سعات 6 و 7 بەیانی بن زەلیم لێ هیناینەوە دوو زەلیم دانێ لێ هاتیە خێوی شەوان نەمە بەعام وای لاتە بە قورآن من بوو بە کونە پەپوو بە ذاتی خوا هەموو خەڵک بووی ناز زۆر سەیرە وێران بووین وێران لەبەر بێخی ئەم بەخۆم زەلیم خواردی و سعات چار خەوم لێ کەتیە هەر نەستەم هەتا سعات 12 دەخی دەرنەستە باشە با بچین لای شوێنە شوێنە تۆ چی هەڵدەبژێری با مامە دیاری بێتە مامە دیاری باش بەخوا ئەو ماستە بزدەچی تێدا ئەو هەم کە سەر و سۆڕا نادام لەو ماستە بز ناگوتی ئەوە خۆت بسۆڕێنە جوانتر بەرامبەر کامیرە خۆ ناتوانم هاوارکەم باشە پرسیارەکە دەڵێ چ ئافرەتێکی بەناوبانگ هەیە لە عالم لە دنیا باشە بە تایبەت کوردستان حەزت دەکرد خێزانت بووە سەلامەکی خەندە عەلی ئەم باسی عالم دەکەم جگە لە خێزان ئەخەمش گوتم تایبەت کوردستان لێ گوت خەندە ناکاکە من پێشکەشکارم یا ئێوە پێ برێم زانی چ تازە لێدانەکەتم یەک دقەیە لێدانەکە حەڵات کردو زیاتر زوو جوابتە دەمەوە هیچ ئافرەتێک لە سوۆشیال میدیان ناناسم هەر بە جدی ناناسم کەسیان ناناسم ئەوانەی کوردستانیش کەسیان ناناسم ئەزانم کاتوەری ئەو ناوە چێریت ئەو ناوە ئەناسم بەرام بە دووچاو ناناسیان لەوت خەندەتە نانە هەر بەخۆم تۆپانی بەس تەماشای تۆپانی پێشترش کەسم نەناسی ئەگەر باز دەکەم لەبەر خەندەی چ دەوێن پشیلە لە پشێ وڵای دەرهێنە لەگەرە پشیلەمان بۆ بەخوای کاک زۆران شوێنە
لە من مونەرمتر نابی بە شتێ هەر بەجێت لە پشیلێ دەترسی کاک سۆران تخۆی نابرام نانا کرۆوەڵە پێم عیب نەبی لە مێروسانیش دەترسم ناتارم نازانم کە بە خۆمەوە ینی هەر زۆر لە حیواناتی دەترسم هەموو حیواناتێک هەموو مێلینا بە من نەسوێستانێکە عین یەک شکل بابیتی هیوایەتی حیوانات باشە فتوات بەخۆی حەز دەکەی کچەکەت گەورە بێ بێتە ناو بابەتی سوۆشیال میدیا و ئیشی یەک بەخۆم شخصیان حەزم لێە بەسەوەش دەکەوێتەوە سەر حەز دەکەی مەسەن چ شتێک شخصیان خۆی چ هەڵبژێرێ ئەگەر یعنی حەزم لێ بیتنە من ڕێچکەی خۆم ڕێچکەی خۆت ئەمن عەزم لێ کچی من ببی بە دکتۆر دکتۆر نا دکتۆرە مێلینا دیۆ دکتۆرە باش مێلینات خۆشتریان دیاری کاک سۆران خۆ جارێ دیکەش مۆزوعاتی گەورە لەسەر بەخۆیان من تەمان مێلینا خۆشتر دەیە هەردووک لە من نازان برم بە پۆینتێکیش بێ طبعا دیاری ئەگە بە پۆینتێکیش بیتن دیاری نەبێ مێلینا ونیا ئەدی کاک سۆران تاو بەسنێریەوە لەوەی خۆشتر دیوە نەری هەر بەجددی منداڵ خۆشەویستیان خێزان بۆ نەمەسەنەن هاوسەر خێزانیش نەبێ مناڵیش نابێت ئەزانم بەڵام کە دوایە کە بوو هەشە منداڵی نابێت ژنی تەلاق دەبێت لەبەر منداڵە هەرێک و پارچێکە لە لاشی ئینسانی سەر ئافرەکەی خۆش وێڵی تۆ ڕۆح و دڵنی کاعلی وای خەندەکان ڕاست بەڵام کاڵی مناڵێ لە جەرگمە ئێوە پارچی جیاوازی ینی هەرێک و ئازار بە شوێنێکەگانی ئەگەر خوانە بەڕاستی هەستی منداڵ زۆر جیاواز ینی من منداڵم زۆر خۆش دێ بۆم مەسەلەن خوارزا و منداڵی خوشک و ئەمانە کەس منداری نەبی سۆران نەبی باسی خوێنێکردنە باسی من هیچ بڕان بۆ قسەی نییە کە دەرێن ینی بۆ نێستانێکە دووربی جێشتانی کەانی ئەولادەکەت بمری دەرێت دەی یەکەش کەسان ببیتن ئەوی لە بیر دەکەم هیچ قناعەت بۆ قسەی ناکەم هەتا و دەقێژ نازام چونکە هەر کەسە و جێی خۆی هەر کەسە و جێی خۆی بەڵام بەڕاستی منداڵ زۆر منداڵ زۆر شیر نزۆر زانی تەمەشاکە ئەمیژەوە ئەنگۆ دەبینم باشە بەس هەست پێ ناکەن مام علی لەبەروی نەوەتەیە نەوە خۆشەویستیان کچی خۆت دەبانە کچی خۆم بەس نەوەش عنی خۆشەویستی جەرگمە ستا مێلنی بە هەمیان نادەم یانی لە هەموو نەوەکان لە هەمیان لەم لامیان بمنێتە بابم داچمەرۆتر هەر بەزی لە هەموو نەوەکان خۆش لە هەمیانم کچە تاقانەیە بەسێم کچمە مێلی هەر لە دایک بۆ هەر لە گەرەمە بووە شەوان ژەکنەوانە نییە بە شەوی شەلاک نامەیە یانە تووشیری بۆ دەگریەوە وڵە ئاسایی ئەم شرم لەوان لە هەمیان گرتی تۆ لۆش دەگرنەوە باشە باشەوە ئەرکەتان لەکۆڵ بۆتەوە ئەڵە بابم منداری زۆر خۆش خاستان مێلینا بچێتە سەر تەبیعاتی چێ مێلینا لە ئەندامانی خێزانەکە مەڵە دیاری هەر دەست خۆی بەرز یعنی بکەیتە سەر تەبیعاتی چێ مەسەلەن لە چێ لە تەبیعات لە ئێستانێکەوە بە خەندەیت نانا بابا من نەچی عسەبی عینە ڕق لە چ شتێکی خۆتە تووڕەبوونم هەردە دەقەشمە زۆر تووڕە دەبم و هەردە دەقەشمە کە ئەو دەدەقەی کە تووڕە دەبم ڕێک هیچ نبینم هەموو تێکرد دەکەم نازام کەچ لەگەم کردێ باش لەگەم کرێ هەموو تێکرد ئاخی جارکەی نێ با بە شەڕم کرد هەفتەی دێت کو دەزانی لەگە دیاری بەکەنی بە شەڕ دێم ما یعنی ئەی باشە شەڕێکت کردو هەفتێک پێشستا هەفتێک پێش سەکا کورێت شەڕێکم کردیان چێت و کەلەکەت لە مندا دووشە پێش ئێستا بوو دووشە پێش ئێستاام دەر یاک سۆران لە پێش دەرکەی هیچی لێنێ وەختێک دیتم بۆ بەر بۆ ئەوش بەربیتەوە کەسی لینی چ دەرێخوان پێکدادا والله وەیە کوێ کاک سۆران ئەمن دوو لە ڕۆژ یعنی بەرزم لە بەدا بوو ئەمیش سوێتی سیارم داوە دیاری جێکی من بەرزتر بوو لەی دیاری ئەمن عەلەسا سوێتی دەدەمەوە دیاری ڕێک کەپوی من بە کەپویە بە سەری دیاری کرد ئەمن جێژ مەڕەکەت مەعاردی شەڕات جێژ بکەتە عالی لەو کاتی بڕیاردا لوتر عملیاتکەی لەو کاتی ڕابڕیار زۆر سیر بوو زۆر بە زۆر خراپ پێکەتی وەڵی چێ مخالف بوو والله و زەمان مخالفم هەر هیچی لێ نەبوو شوێنێ تۆ لە خوشکەکان لە کچەکان لە چێ زۆر نزیکی ڕێزمانەیە بۆ نوڕەخان ئەویش لە سۆشیال میدیای کەسێکی ئەکتیڤە ڕێزوسلامان بۆ هەیە کە تووشی ئەم حادیسێش بوو نامم بۆ مام عەلینا باش 4000 سەردانی کردین دکتۆرەکەی پلاستەر و
برێکی هەن زاوات لە هەمویان خۆشتر دەوێت وەرەدەوە 100 جار گوتی دیۆ نا بە ئێستا پیشار دیسان باشە تۆ ئەوە ئەوەی تەنیشتن شوێنێ کامە لە زاواکان چی لە هەمویان تایبەترە والله لو من همي وشيك عني ناس عم بتسيب لو من همي اخر دیاری قسەی لە هاتوو لە جیان قسەت کردیا دیاریش زۆر لە گەرم برادر ینی چونکە لە تەنیژێکی بۆنی خۆشە بۆن ئەنی زۆر لە گەریەکی باشە دیارێک تەبیعەتی دەی بە زۆری بێمت خۆش بێ بە زۆری بە زۆری ئەگە قسەیەکی دڵی خۆت بتێبیکەی بەس لە لای نوڕەخان دەیکەی نۆڕە ئەو چ شتێکەیە کە مەسەڵەن ئاوە نزیک بوونەوە خۆ دووریشن لێ والله زين كو موضوعك يعني بكتكي زور لك نوامبم حتى قوريش بزافر هر لك نوامبم ناڵە کاک سۆران پێشەوەی بێن شتێکی زۆر خۆش ڕووی دە لەگە شوێنەی شوێنم چادە کرد مۆزوعەکە بوو لۆم بەحس کرد کە لۆم بەحس کرد گوتم شوێنی جێمنی نەبی تۆ لێک جێدیکە بەحس بکەیت گوتم قوڕچێن دەربەسەری خۆمە بکەمە تو دەی هەر قسەی بە من دەرێ ئیشتەکەوی دەرە خشەرێ کەس باز نەکەی نوڕە دێ هەروەتر ئەوکەی دیدێ هەروەتر دەگوام چ بکەم نازانم هەموو دێن قسەی لەکنم باز دەکەم بە مژدەریم بە کەس نەرێ باش و تاقید دەکەنەوە ئاخر کەس بەوی دەرێن ئاخر کەس بەخۆی دەرێن هەموو دەزانن بەس مهم یەکدی نەرێن لە هەمان نزیکترین ئەمن زۆر لە سارای نزیکم ڕێزمان هەیە بۆ ئینشاءالله ئەم زۆر لەوی نزیکم ئێژە نوڕی نزیکە ئەی سارە لە چ نزیکە سارەژەم نزیکە زۆر لە نوڕەژەوی نزیکە زۆر لە خوای نزیکم باشە مام کاروان گیان کاک سۆران گوتت گۆرانێکم بۆ تۆ حازر کردوم لە خزمەتای ئەری وەڵاکە پێمان خۆشە برادرانەگە بێن عاسپەکان دەست و پەنجیان خۆش بێ و باو گۆرانشمان پێشکەشکەم زانین چ بۆ حازر کردوین بەسەر چاو الله ئەو گۆرانش بۆ یەکەم جارەڵی شەور و ئاوازێکی تازەیە هەم بۆ خۆشەویستی هەم بۆ کاک سۆرانی مام ئیسماعیل بە یادی جارانەوە و لەگەڵ ئێستا لێکمان ناوە هیوادارم بەدڵی ئینشەڵڵا لە بەرنامەی خۆم و خۆتە لەژین تاقانم بەجێ یەشتم لە عشقەکەم خافڵ بوو تاقانم بەجێ یەشتم لە عشقەکەم خافڵ بوو ئەو کاتەی تەنیا کردم مردنی خۆم قبوڵ بوو نازانی بەم ڕۆشتنت عشقەکەمان بێدڵ بوو نازانی بەم ڕۆشتنت عیشقەکەمان بێدڵ بوو لە دوای تۆی تر کاروان بێماڵ و بێمەنزڵ بوو سۆرانی مام ئیسماعیل تەبیعەتم بەدڵ بوو سۆرانی مام ئیسماعیل تەبیعەتم بەدڵ بوو بیرمە جاران کایگوت ئەو کاتەی کەسی گڵ بووە بیرمە جاران کە دەیگوت ئەو کاتەی کەسی گڵ بوو ئەیگوت ژن بۆ من نابێ ژرای بەختم قفڵ بوو ئێستا زەواجی کردووە و رازی دڵی حاصڵ بوو ئێستا زەواجی کردووە و رازی دڵی حاصڵ بوو خۆشمەوەی تاقانەکەم ئەی یاری بەمەکر و ناز خۆشمەوەی تاقانەکەم ئەی یاری بەمەکر و ناز تۆ حۆری هەردوو دنیای خۆتی لە جوانی ممتاز توخدا بەجێم مەهێڵا لێم دەشێوێ فکر و ڕاست توخدا بەجێم مەهێڵا لێم دەشێوێ فکر و ڕاست خدا تۆم لێ نەسێنێ خدای مەزن و کارساز سۆرانی مام
اسماعیل تۆی پیاوی لات و شاز سوارانی مام اسماعیل تۆی پیاوی لات و شاز ئەی کوژن بۆ من نابێ لەو خەمە نابێ دەربەز دەی کوژن بۆ من نابێ لەو خەمە نابێ دەرباز ژنێکم بەنسیب نابێ شەوانێ بمدا تێناست ژنێکم بەنسیب نابێ شەوانە بمدا تێناست خواشکور ژنیەنا مام سۆران گەشت بە مراز خواشکور ژنیەنا مام سۆراز گەشت بە مراز مام سۆران گەشت بە مراز ڕوخسارت وەکو پەری شەندە جوان و چاوکاڵی ڕوخسارت وەکو پەری شەندە جوان و چاوکاڵی عاشقتم بە دڵ و گیان لە عاشقم ببە حاڵیە من سەربازی عاشقی تۆم تۆش بۆ من جەنەراڵی من سەربازی عاشقی تۆم تۆش بۆ من جەنەراڵی شەیدا و دێوانە سەردم هیچ کات لێم نابی خاڵیە سۆرانی مام اسماعیل بۆ هەمووان پشت و پاڵی سۆرانی مام اسماعیل بۆ هەمووان پشت و پاڵی ئەو کاتەی کە سینگڵ بوو تووشت هات بوو بەتاڵیە ئەو کاتانەی سینگڵ بوو تووشت هات بوو بەتاڵی ئەی کوژن بۆ من نابێ ئەگەڕای بە عەوداڵی لەخوا بەزیاد بێ ئێستا خاوەن ژن و مناڵی لەخوا بەزیاد بێ ئێستا خاوەن ژن و مناڵی شکرانه امام سورانا أغلى منو أيلا شيء أيلا لنجي ملا شيء أيلا منو أيلا شيء أغلى لنجي ملا شيء ملك وقت مانكي سواردا كلي لتشاوانتشكي ويك ناس كناس دارا بدس مالو شاروشي هركز وقت من بيبيني دلي بوي دبشوشي وربك قربان دبم بخد بقرة شاروشي سۆرانی مام اسماعیل نەیماوە دڵە ڕاوشێ مام سۆران ژنیەنا نەیماوە دڵە ڕاوشێ لە دوای خێزانەکەی خۆی دڵی نادا بە هیچکێ لە دوای خێزانەکەی خۆی دڵی نادا بە هیچکێ سۆران گیان چوویتە شایی هەرگیز نەکەی چاو بچێ سۆران گیان چوویتە شایی هەرگیز نەکەی چاو بچێ چونکە من لەبەر خۆتما براژن لێتە ئاڵۆسکێ سۆران گیان لەبەر خۆتما براژن لێتە ئاڵۆسکێ یاڵا ئاوە ئەڵڵا با مامە کاروانجان زۆر سپاس بۆ ئەو یادەی کە لە منت کردووە و ئەوەی کە وەختت بۆ من داناوە و وەختت بۆ من تەرخان کردووە و پیت بە پیت و وشە بە وشەی وەزن و قافیەکانت دەستی ماندووبوون دەکوژ بە قوربانم سپاس برای عزیزی من شوتم با بەم گۆرانیە بەرنامەکەی مام سۆران جوانتر کەم زۆر سپاس بەرەو پێشوونێکی باش و لای براژ وایە ئەلحەمدولیلا زۆر سپاس ئەرێ وەڵا خۆی شێریشە لە ژنی دەترسێ ساوات دەکەم بەڵام ئیشاڵڵا هەموو کەسێک خێزانەکان هەموو کات تەباوڕەبا بن بیر لە خۆشەویستی و بیر لە محیبەت بکەنەوە لە ناو یەکتی چونکە هەر ئەمە دەمێنێتەوە بۆیە مامە دیاری قەت چاو مەجێڕە لەولای چونکە باژیانەکەت تێک نەچێ بەڕاستی چاودێری توندی لەسەرە دەزانم بەخواگەم کرۆڵا فەقیرە پەپولێ دیاری ئاگا لە کوێ مەتحەد دەکەم بۆ خۆی دەڵێ گوێزی بۆ دەژمێنم خۆتە شوان نیە چی شتەیە کاکە لە شوانی حەزی لە گۆشتەکەیە باشە
جێژنان مام علی هەل لە دەوریە کۆ دەبنەوە یا هەل لەگەڵ خێزانت یان چۆنە سیستمی ماڵی ئێوە بۆ جێژنان وڵا کاک سۆران جێژنەی پێشتر خۆشتر بوو نەگە و جێژنانی ئێستانێکە کە دێتن بەڕاستی ئەو جێژنانی ڕابردوو زۆر خۆش بوو تایبەت بوو جیرانەکان خزم هەمووی لێک کۆ دەبووە بەڵام ئێستا بەداخەوە وانە جیران لە دەرگای جیرانی ناز بە تاکە ناڵێم جیران هەر نایە بە زۆر کەمە ئەوە هیچ لادەیەکان کەلتوری خۆی هەرماوە تا ئێستا ئەو شێوازی کە پێشتر هەبوو تا ئێستا ناو شار دەکەم باسی ئێستای دەور و ئێستا نازانم جیرانەکەی خۆم لە شوقەی ناوی چی جێژنێ وڵای بەزانم و جێژنە سوریەک دووە هاتن ئەویش هە لەبەر دەرگای پێشتر وانە بوو پێشتر ینی پێرانە دەگەیشتی خەڵکدا دەژۆری دادنیش جیراندا خزمدات کەس دەهات شەربەت و چوکلێت و شیرینی دەدانی لەبەر دەرگای پێرانە دەگەیشتی ئێستەوە نیە دەبی چاوەڕێکە لە ژۆری دابنیش بزانە کەس نایەتن خۆتان لەناو خۆتان هەمووان کۆ دەکەیوەکو ناوخۆمان بە تاکی ناوخۆمان هەموو دێن مەسەستا بۆ نمونە مەسەد خەندەیە نوڕێ سارێوان هەموو ئێستا مامە دیاری بۆ جێژنەی نانی جێژنەی لە لای خەزور دەخۆیان لە ماڵی بابت لەوەی خەزور وی ڕاگەیشتێک سرعتم کردێ دە چکلێت و کڕێنە هیچ لەوێ دەر بۆ خۆمەچ بە خێراتی میوانانەکەم لە چکلێت نە هیچ ناکەم باش جیرانی ناین دەرکەما بە دەرکەی وێ باش خەندە چی هەڵدەبژێری پرسیارێکی لێ بکەین شوێنێ باشە شوێنە باش شوێنێ ئاوت بۆ میوان بردووە پێش ئەوەی ئاوەکەی بۆ بەری پەنجە لە ناو پەرداکەت پیاسەیەکی پێ بکەیت ئەرێوەڵا خۆشکم بنەحباری کردیا بریخوات تۆ بە ناگەیەکێک زۆر کەیفم پێ نەهات بیتن هەنی بە ناچاریش دەبی بە خێرهاتینی شیام بکەم ئەوشتم کرد چت کردێ پەنجەم کردنە ئاو بەخوا ئەو ماستە بەخوا ئەوەیان لۆ خەندیان لۆ منێ وەدە دیاری کردیان ئاوت بردووە بۆ میوان پێشۆی بیبێ لای میوانەکە پەنجە لە ناوەکە پیاسێکت پێ کردو خۆش لای لێم بۆم بەڕقدوالێت ئەوە خشتم بم بەخوای خێستانەکەنی زۆر لە مێژەیە باشە چێ بچ نایچ نازانم بە قڕان بە فکرمە کە پەنجەم کردنە ئاوەکەی مێردی پڕ کرد کەیفم پێ نەدەهات باشخوا مێردی پچی بەخۆی تێ نەگا داکسەوادری مێردی پڕ چیە ڕۆشتی دیاری باشە مامە کاروان چەند وشەیەکم بۆ حازر کردووی باشە دەمانەی بۆمان کێ بەبند کۆتایی پێدێنین بە پرۆسەکە و بە پرۆگرامەکە بەڵام پێشوی تۆ حازر دەوێت من بە سوپاسێکی موبیلیاتی بەیزا بکەم کەم قەنەفانەی بۆ نردوین بەڕاستی موبیلیاتی بەیزا کە ماشەڵڵا وابزانام تاکە موبیلیاتە لە هەموو کوردستان بە قیستی درێژخایەن کار دەکات و قەنەفەی ناماڵ و تاخمی نووسن و تاخمینان خواردن و دروستکردنی کەونتەر بە قیستێکی زیاد لە حەد درێژخایەنی تر بڕۆ بۆ 2 ساڵ و 3 ساڵ ئەمانە و دیکۆراتی ناوماڵتان بۆ دەکەم بۆ مەسەن پێویستت بە مهندسێکی تایبەتە دیزاینەرێکی زۆر باشە دیکۆراتی ناوماڵتان بۆ دەکەن و بۆ هەموو کارمەندانی کەرتی حکومی و کەرتی ئەهلی و ئەمانش دەتوانێت بۆ مەسەن بچن لەوێ ئەشیای ناوماڵی خۆتان بن ناونیشانەکەشی لە جادەی کەس نەزان بەرامبەر فلۆریاستی ئەمە ئەم تاقم قەنەفێ بۆ ناو حەدیقە و باخ و باخچەکانی خۆتان ماڵەوە تا مەزرایەک شتێکتان هەیە دەتوانن داوای کەن و شتێکی زۆر جوان قشە مناسبە و کوالیتیشی زۆر زۆر سپاس کاکە هێمن بۆ ئەوەی کامەتان بۆ نردوونە بە ستافە خۆشەویستەکانتان دەست خۆش مامە کاروان حازری خزمەتان مام سۆرانجی وترم ئەی لەناو دەستەی جوانانە دەوای دەردەکەم ترێ لەناو دەستەی جوانانە دەستی بەدڵی من ترێ ئەوەی سەد مسقالەکە ئەواڵتونەم پێ ناکرێت ئەوەی سەد مسقالەکە ئەواڵتونەم پێ ناکرێت سۆرانی مامی اسماعیل ئەو بەندەم لێ وەرگێ یادی سەرۆکترم بە ئەزانم جارێ نامرێ ئەدی سەرۆکترم بە ئەزانم جارێ نامرێ تەنیار ئەوە توانێ شەڕی عالەم ڕاگرێ بە تەنیا ئەو دەتوانێ شەڕی دنیا ڕاگرێ
لوتی تەجمیل کرد بەقەر یەک شکلێتە بێ یارم لوتی تەجمیل کرد بەقەر یەک شکلێتە بێ هەرکەس وەک من بیبینێ یەکسەری بۆی شێتە بێ هەرکەس وەک من بیبینێ یەکسەری بۆی شێتە بێ یارم لوتی تەجمیل کرد بەقەر یەک شکلێتە بێ هەرکەس وەک من بیبینێ یەکسەری بۆی شێتە بێ سۆرانی مام ئیسماعیل گوێی لە بەندی کاروان بێ سڵاو لەوە نەوشە سڵاو لەوە نەوشە سەیارە هەروە دەبێ پۆسترین چل لە دنیا سەیارە دووە نەوشە بێ پۆسترین شت لە دنیا سەیارە دووە نەوشە بێ عالم ڕێزت لێ دەگرێ ئەگەر وە نەوشەت پێ بێ عالم ڕێزت لێ دەگرێ ئەگەر وە نەوشەت پێ بێ بەتانی دوو نەفەرێ بآوات و بآوات سەیرە ناگەم بآوات بآوات و بآوات سەیرە ناگەم بآوات لە باتی خۆشی و شادی خەفەتم بوو بە خەڵات لە باتی خۆشی و شادی خەفەتم بوو بە خەڵات سۆرانی مام ئیسماعیل ئاو بەندەی پێ بگات چون ژنی هێناوە مام سۆران گەشت بە ئاوات بەتانی دوو نەفەری خەمی دنیا لا دەبات تانی دوو نەفەری خەمی دنیا لا دەبات سوایم شارت کردم چاک و خراب ناوم دێنێ سوایم شارت کردم چاک و خراب ناوم دێنێ تۆ چۆن ئاوات کرد لە من سەرم تعجوب دەمێنێ بەندی پێشینان جوانە دایما ئەوا دەمێنێ شیشە لەبەر دروست بووە و هەر بەردی ژەی شکێنێ سۆرانی مام ئیسماعیل ڕەبی بژی بمێنێ کاروان شارەوانیش بە ناز دەنگی هەڵدێنێ باسیش دی دووەمی کرد بە شێخی بەستە سێنێ ئەوە مام عەلیە بەردەمایە بیێنێ ئەوە مام عەلیە ژنی دوامەیێنێ ئێمەش دەڵێن پیرۆزە پیرۆزەکەت دەیێنێ ئەزانم بۆ حەفلەکەی کاروان شارەوانی دێنێ منیش دێمە حەفلەکەی منیش دێمە حەفلەکەی دوژمن عەمری نەمێنێ کاروان لە حەفلەی عەلی خەڵک هەڵدەپەڕێنێ لێرە ئەو بەندەی دەڵێم سۆران لێم تێن ڕامێنێ ژنی دووەم بێنێ برا ژنەی خنچێنێ ژنی دووەم بێنێ برا ژنەی سووتێنێ دەڵم بند بێش یەکسەر سەر بژی بەس بەخۆی مەرەکە کابرا باسی کردلو نارێ سۆران دەیشی وەڵا لە حەفلێکە کاعلی حەفلەی کوڕی پیاکم کرد لە هەولێر ئەیوو حەزم لە ژنی دووەم و سێم و ئەوانە زۆرم بۆ خێزانەکەی لێ بە من دیۆ چیە گەڕی گولی ناشوری چی لە مێردی مناوتم مێردەکەی تۆ مێشکی لێ خابی لە شەرتان بۆدانم دانیشتە گەڕی گولی پیس ڕاز دەکە پیان ناخۆشە بەخواستم لە بات خەسو پێم نەخۆش وازان هەرە تو مابووی لە شوێنێکی شار بۆ کابراترم لە شوێن ترا بۆ کابراترم و کاعلی وتم ئیشەڵا فڵان کەس بە تەماژنی دووەم بێنێ خێزانەکەی لە لاگیری بوو تۆزە تەمەنیە بوو پیاک باوکی بمرێ 6 مانگ دوای باوکم وەفات دانیار تۆ سێ لەگەم ناوی شاکێشەمێ مام سۆران لە دانیشتێکە
ئەو نیان چپان بە گوێما پچپاوتم یادی شێت پشتیوان ئەو گۆڕی پڕ لە نوودی ها شتێکی وا بڵاو بووە وتی بابە نەمردو ئەو مناڵی لەوێ دانیشتو ڕاستەکە وەڵام نەبوو ئەو باس ناجێ تۆ لە ناوە تۆزە کێشەم نێن باشە دەستان خۆش بێ زۆر سپاس سەبر کۆتایی بە پرۆگرامەکە دێنین و لە مامە دیاریەوە دەست پێ بکەین چۆن بوو زۆر سپاسانەکەم ئیشاڵا و جێژنەی هەمووی بە خۆشیە بینە سەرێم ئیشاڵا بیتە خێر و بەرەکەت لەوە کوردستانەی ئیشاڵا عەبادی مەعاشن هەری عەبادیە باسی لێ چێ کاکە هەرەندە پێ مام عەلیجان لا دەستخۆشی لە جەناب و لە ستافی ئەو بەرنامە خۆشەویستە لە کاروان و لە هەموو برادەران هیوادارم و جەژنەشی خۆشی بوو لە هەموو لایەشی دووبارە دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم و لە بینەرانی خۆشەویست زۆر سپاس خات و خەندە دەستان خۆش بێ کاک سۆران بەجددی بەرنامەشی تایبەت بوو زۆر تایبەت و پڕوزە بوو لە دڵەوە طبعاً لە لەفزی قسەکردنەوە دیارەکە لە دڵەوەیە طبعاً حەزم لێە دەستخۆشێکی گەرم لە برادرانی پشکامێرە بکەم زۆر ماندی بۆ نەڕۆکە دەستان خۆش بیتن ئەیشاءالله زۆر سەرکەوتوو دەبن لە لووتکەتان بینم بەرنامەشی هەتە برەی تایبەتە ینی بینەر لێ بێزار نابی لە تەماشاکردنیەوە بەرنامە لەگەڵ زاوازەوانەکە کاکسۆرە زاواز ناکەین نابەخوای هەر هیچ ژمانە بە مێردنی چیژەکمانیە لە مارێ بە مێردی دێ باشە هەر هیچ دەستخۆشی لە جەنابەت دەکەم کاکسۆران کاک کاروان ستافی پشکامیرەی بەرنامەی زۆر تایبەت بوو بەرنامەی خۆش بوو هەروکی جارەکەی دیکە بەرنامەشی زۆر تایبەت بوو و دووبارە جێژنە پیرۆزە لە هەموو کوردەشی دەکەم داوا لە خات و شوێنش دەکەین گۆرانش فارسیمان دەبرێ نێشی بردی من ناو سارێ بەس فارسی جێران ناگری چ دەگری ئەرێڵە هەیدەوەسەکەی تێکدا دیت عیبمانی لێک لە گۆرانشی هایدی دێتە سەرێ ڕاست لە گۆرانێکی هایدەرمان پێشکەش کرد گورە کاکسۆرە لە ئێستانەکەیرە هەم چۆ دەبێت ناگەرناوە برێ خمارێ برێ خمارەیە چیە مەخۆی کاکسۆرانەوە دەمی هیچم لە مێشک نیە با کۆتایی بە بەرنامەکەی بینی خۆشحاڵ نێبینی فارسی تێدەگەی بەلەدی فارسی ناتام قسەی پێ بکەم بەزیانی لە گۆرانیەکان وشەی فارسی 200 دەڕم شێکی فارسیمان پێ بڵێ شاڵقی تورکی دەکەم هەموو دەبێتەوە شاڵقی تورکی دەکە بە ژێرنووسی کوردی شتەکی دەکەم لە مارێ لێک ڕادێرێتە من بەنەنێ ناخم نازانێت باشە دەستان خۆش بێ ئیشاڵا ئەو خێزانە هەر ئاوە بە تەبایی و بە خۆشەویستی بێنەوە لە دوورەوە دەتان بینین ماشەڵڵا الحەسود و لا یەسوود چاوی پێشستاش گوتیان خەندە قسەی لەسەر سۆرای مام ئیسماعیل کرد و ئەرێ بەخوای بەس ئەکتیڤاتاوەکان خەڵک کۆمنتی بکاتونە جە لە ناو کۆمنتەکانەوە ڕیپلی بکاتەوە ڕیپلی بکاتەوە ڕازەبیتە پێش دەکەین لۆ قسە لەسەر بکەین تەلەفۆنەکە لۆکەی نەگەیش گلەیەک لێبی گولەیەک لێت دەم ناکات سۆران زۆر ناخۆشە زۆر یعنی ئێستانەکە مشکلەکەم نەگەرێت و هەبیتن ئەتو بە من چ کاتۆر مشکلەکە تەبی شخصیان لۆ خۆتە هیچ ڕەبتی بە منۆدانە کە بچم لەکنەت و باسی من بکرێت لەکنەوی باسی من هیچ جوانی شتە بەڕای من جوان ئەوەی کە بێیشە بەڕاستیم شتانە کابرا زۆر ینی پەروەردەیەکی جوان کرا تەسەوڕ ناکەم لەو ڕێک فعلەن لەگە قسەی تو دامە ینی کە ئینسان بێیش بیتن وای سەریداوەتەوە ئیشی خۆی باشە مامۆستا کاروانجیان زۆر سپاس پرۆگرامەکەت گەرمتر کرد دەست خۆش لای بەرنامەکە زۆر تایبەتتر قوربانە وڵا لەخوا بە زیابێ هەر بەرنامەکەکەین بە شتێکی باشۆچی یانی هەموو بەرنامەکان هەمیشە حەزەرەکەم ینی بە تێر و پڕی بچین بۆ بەرنامە باشە نەگەشتی دووبارە سەرکەوتوی و فەزلی خوای گەورەشە و لەخوا بەهرێکمانە بێ سپاسی خوای گەورەکەین لەمێ سپاسی شاعری خۆشەویستی خۆم کەم کاکسوودەن تاقانە ئازیێتیم زۆ جار ئەو شاری پارە و شتە جوانانم بۆ نێرێ لێرەوە سپاسیەکەم کاکسوودەن تاقانە و سپاسی موزیک ژەنەکانماکەم کاک جوان و کاک ڕەنجەی خۆشەویست
کارنج کاکەش برادرانی کامیلە هەمویان خۆشەویست یاخوا ماندوو نەبن ئەو عیلە جوانە هەمیشە بە قسە خۆشەکانی ئەوان پرۆگرامەکەی جوانتر بوو خوارد کوڕەکەش ناوی چێت خوا گەورە دەبێ برا دەمێنێتەوە کاکە لاوی گیان قوربانی دڵت بۆ شاڵە عەمر درێژ بێ کاگوری ئاقای تولیمان هەر لەگەڵ کاکەوریا ئەرێ وەڵڵا ماشەڵڵا لەگەڵ خۆشتا ئاشنایی زۆرە برادری ئەرێ وەڵا کۆنە کاگریا چاوت ماز دەکەم زۆر سپاس بۆ براندی داما کە ئەمڕۆژ لەگەڵمان بوو دەستان خۆش بێ و کاکە ئیزمیجیان زۆر سپاس کە هەموو کات پشتگیری ئەمێ و لەگەڵمانی و سەپۆرتی ئەم پرۆگرامە دەکەی دەستان خۆش بێ سوپاس بۆ سەربازەوونەکانی پشتی ئەم پرۆگرامە کە بەڕاستی زۆر هیلاکەن ئێوە ساعت و نیوەی ئەم پرۆگرامە دەبینن بەڵام خۆتان دەزانین زکەی 2 هەفتە دەبێت زیاتر سەرقاڵی ئامادەکاری ئەم پرۆگرامە تەبعانەمە نەچێتە ناو قەوسێک بێتە منەت و بەسەر بینەران بەڵام یانی وەکو دەڕدڵێک باسی دەکەیت کە چۆن دروست دەکەوت چۆن ئامادەکاری بۆ دەکەوت دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ لە کوردەکانیشم کاکە ئەمیری براندی ئەمیری لە جادەی عەدید و خەشەب دێت و باس دەچێت بە قەرز وەرگرتووە کاکە جلە کوردەکانی میش کاکە ئەمەی خۆشەویست لە شەقرای باشترین جلی کوردی جوانترین جلی کوردی ئەمر سپاسی خۆم دەکەم بە سپۆنسەری خۆم بە پارەی خۆی کرد باش وەڵامە 1 دینارمانەدا کاک کاروان ئەتوش بە پارەی خۆت کڕیتەوە وەڵام قماشەکان بە هەدێ بۆیە نام و دوورینەکەش نیوە قیمەت دیاوەگرتن بۆ وڵانە دەبە پاریان لێوەرگرتە وەڵا کە عەبدوڵڕەزاق بوو چای ماز دەکەم کاک عەبدوڵڕەزاق دەستت ماز دەکەم دوا گلەی نەکەی ئەمە بام پارەم لێوە نەدەگەڵ بەڕاست وەڵای کاکەم زۆرە ینی من زۆرم بەزەمی فەڵکا چی؟ برسیدم 1 دقە تەحەمولت هەبێ کاکە داوەتی لە چەندە؟ لاکنەتو تو ماڵ لە شەقڵاوە سڵبی لە سارە دەی هۆمار لە شەقڵاوە ماڵ لە بەدیاوانە میوانی ئەوانە میوانی بەڵێ خۆشەویستان زۆر سپاس بۆ کۆمپانیا BGTش کە ئەمڕۆ بەرهەمەکان لەسەر مێز دەبین و دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە بە گۆرانی کۆتایی پێدێنین و هەر لە ژەژن و خۆشیدا بن و ئینشاءڵڵا ئەو بانگیشیدا هەتا بانکەتەوە دەبێت اینجا لە دوایەوە گۆرانەکە ڕیکۆرد دەکەین و زۆر سپاس هەر لە ژەژن و خۆشیدا بن و چاوتان ماز دەکەم هەر چوار پارچەی کوردستان هەر ئاوادان بۆ بەرنامە جوانەکەی خۆم و خۆت سۆرانی مام ئیسماعیل سڵاو لە هەموو کوردێکی بە ئەمەک و خۆشەویست سڵاو لە جەژنی قوربان لە هەمووتان پیرۆز بێ یاڵ خۆشمەوێ یاری جوانم بێدرۆ و ڕاستەقینە خۆشمەوێ یاری عازیز بێدرۆ و ڕاستەقینە بینین و قساکردن هەلێژی زۆر زێڕینە هەنجینی هەنگ لە شاخە کوا وەکو تۆ شیرینە هەموو دنیا فەری بێ لای من تۆ باشترینە لەیل و مەجنون و فەراتمەم لەگەڵ خات و زینە کوا بە وێنەی من و تۆ خەفەت باری ئەوینە عەشقێکی پاک و بێگەت مەرجی یەکتر ناسینە دوو دڵدار لێکردن ئامانجی ڕاپەڕینە سڵاو بۆ مام عەلی بێ بۆ پیاوە زۆر زێڕینە بۆ شوێنێ عەلیشە بۆ شوێنێ عەلیشە بۆ ئەو شوێنێ شیرینە خەندا عەلی و مام دیاریە و دوا و سەرینە خەندا عەلی و مام دیاری بۆ ژووتا و سەرینە جوانەکی ژاو لێری بێوێنن لە ئەخلاقا شازەکی ژاو لێری بێوێنن لە ئەخلاقا ناوبانگی جوانیان هەیان لە تەواوی عێراقا کاتێ دەڵێ حەیاتم پڕ لە وزەیە و تاقا عەشقی باڵای جوانێکم خۆمی دەکەم بە ساقا شوێنایە تا تەماشای کە دەچێ بۆ ڕەشاقا شوێنایە تا تەماشای گەر دەچێ بۆ ڕەشاقا لەگەڵ یارم سەربەرزی خۆشەویستی ویلاقا تەواو ئەندامی ژیانی سێر و بریقە و باقا بەڵام حەیفێ شووەکەی ناشینەوەم قورباقا بەڵام حەیفێ شووەکەی ناشینەوەم قورباقا
مۆبایلی بەجێوە چی لەوە خۆشتر هەیە گەر خۆیم بداتێوە خوێنی لە جەستەمەیان لەرەی ئەو جوو دەستێوە فریشتەی سەر ڕووی زەمین تۆ جوانی دنیات پێوە بێ تۆ ژینم ژینیان جانە وەرم لەو شێوە جوانی و سافی ڕوخسار سەرچاوەن لەکانێوە هاتون بۆ بینینی تۆ سەدان گەنج لەلا دێوە گەنجانی شاریش بۆ تۆ جیان پێنیە لە جێوە گەنجانی شاریش بێ تۆ جیان پێنیە لە جێوە عزیز دڵم مەشکێنن داواکاری یەک ماچم شەکا دڵم مەشکێنن داواکاری یەک ماچم قەینا لە دوای ئەو ماچە با بە ناخی عەرزاچم بەڵا تۆم ڕێ پێ نادەی حەز دەکەی لە لادلاچم بەڵام ڕۆم پێ دێ نادەی حەز دەکەی لە لادلاچم لە لاخی خەفەتی تۆ وەختە وەک زەوی داچم هێندە دوای باڵات کەوتم هێزی دیانەما قاچم هێندە دوای باڵات کەوتم هێزی دیانەما قاچم داکی زۆر دەم هەراشە بەلای مەڵیانە ناچم دوای خەمل چاوەڕوانی فەتی عیدام و خاچم وەکو خۆمم خۆشەوەی قەینا لە دوای تۆتیاچم وەکو خۆمم خۆشەوەی قەینا لە دوای تۆتیاچم ئەڵڵا سڵاو بۆ مام سۆرانی خۆشەویست بۆ بەرنامە جوانەکەی سڵاو بۆ مام عەلی بۆ مام بەدیاری سڵاو بۆ خەندەخان بۆ شوێنەخان هەر لە خۆشیا بن یاڵڵا یاڵڵا پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT داما پێشکەشکرا.